واجبتان کردی بێ اینجا ناچینە دەرەوە اینجا ئێمە ناچینە دەرەوە لە ناهۆڵی پەرلەمانە اینجا ناچینە دەرەوە سوورترمانە کا لەسەرەوە بمێنینەوە لە ناهۆڵی پەرلەمانە بە هیچ شێوەیەک ئامادەنین دەرگای پەرلەمان بۆیەوە بەجێ بێڵین بۆ ڕیفراندۆم ناین بینیتان چەند جوان بۆ ڕیفراندۆمەکان بینیتان چەند جوان بۆ ڕیفراندۆمەکان جوانەکەیتان وەرگرتووەتەوە ناچینە دەرەوە یەک ئەندامی پەرلەمان ناڕواتە دەرەوە با جەکسە نەکەن اینجا بۆتان چۆڵ لاکەین دەرێنە یەک کەس ناچێتە دەرەوە نەخێر ناکارتانیشە ئەوەڵێ 24 ساعتی ئەوەی تەفریلیەوە نابێت لا ناهێڵین بەجێی ناهێڵین خۆ بەشەق ناناکەنی دەرەوە خەڵکمان نابێت دووست دانیشە وەختی نییە دانیشە من دانیشە پەرلەمان چۆڵ ناکەین یەک کەس تاعی پەرلەمان چۆڵ ناکە اینجا بەجێ ناهێڵین مادامەڵە 24 ساعت ئەوەندان پەرلەمانانێتە پلان لێداوە نابێت بچێ ژوورەوە نەخێر